دوای تێپەڕبوونی نزیکەی 11 ساڵ بەسەر دەرچوونی یاسای دەسەڵاتی دادوەریدا ئێستا دەسەڵاتی دادوەری نەکەر سەربەخۆ نییە بەڵکو لەو پەڕی حاڵەتی خراپیدایە و دەتوانین بڵین کە دەسەڵاتی دادوەری لە ئێستادا بەراورد لەگەڵ هەموو حکوومەتەکانی پێشوو و بەراورد لەگەڵ خودی حکومڕانی هەرێمی کوردستان لە دوای 12 ئەم ساڵەوە لە هەموو کاتەکان خراپترە چ لە دەستێوەردان لە دانانی دادوەرانی دادگای تەمیز و هەروەها سەرۆکایەتی دادگاکانی تێهەڵچوونەوە و هەروەها دەستێوەردان لە پەیمانگای دادوەریش ئەمە کە بەڕاستی وای کردووە کە ئیتر دەسەڵاتی دادوەری ببێتە پاشکۆ و وابەستەی حزب و حکومەت و ئیتر دەسەڵاتی دادوەری چیتر وەکو دەسەڵاتی دادوەری سربەخۆ نەمێنێتەوە و بۆتە جۆرێک لە جۆرەکانی درێژکراوەی لە قومەڵبەندەکان کاتێک کە دەسەڵاتی دادوەری سربەخۆمان دەبێت ئیتر هەمووان پەنای بۆ دەبن ئەم هەستە لای هاوڵاتی دروست دەبێت ئەم دادپەروەریە ئیتر هەمویان پشگیری لێ دەکەن بەبێ ئەوەی جواب بدەنە گۆڕانکارە سیاسیەکان گۆڕانکاری حکومەت بەڵام کاتێ دادگاش دەبێتە بەشێک لە حکومەت و دەسەڵاتی سیاسی ئیتر شوێنێک نامێنێ هاوڵاتیان پەنای بۆ بەرن دەرەتانێک نامێنێ لەبەرەوە سیر دەکەی هەمویان لە حکومەت دەتۆرێن لە وڵاتیش دەتۆرێن دوای 12 کاتێک کە دادوەری بەڕێزی دادگای تەمیز خانەنشین بوون دەی تازە دانران جاران واتە لە 91ەوە تا 2018 مانجی 6 بە شەرمنانە تەدەخولیان دەکرد لێرە ئەگەریەکیان بەدڵ نەبوویە یان سەر بە پارتی بوویایە ژێربەژێر ئاماژەیان دەدا کە ناوی بەرز نەکرێتەوەیان نەکرێ بە تایبەتی پێشەوەی دادگاکان ببنەوە بە یەک لەو لاش بە هەمان شێوە ئەگەرێکێک یەکێتی بوویان بەدڵیان نەبوویایە ژێربەژێر لق ئاماژەی دەدا کە نەکرێ و دوای یەکگرتنەوە هەردووچیان ڕێک دەکەوتن ئەوەی بەدڵیان نییە ژێربەژێر نەکرێت بەڵام لە دوای 12 ئیتر بەبێ پەردە بەبێ شەرمانە هەردە دادوەرەکەی تەمیز کە ئەنجومەنی محکەمەی تەمیز پێک دێنێ کە باڵاترین دەسەڵاتی دادوەریە کە ئەنجومەنی دادوەریش زۆرینەی لەوانن کە کاروباری دادوەرانی بەدەستە زۆر بێ پەردە هەردە دادوەرەکە 50-50 50 پڕکرانەوە پێنجیان لەلایەن پارتیەوە لە ڕێی حکومەتی خۆیانەوە کە وەزیری ناوخۆمە لە فی دادوەریان پێسپاردووە کە بەداخەوە دادوەری هاتووتە ئاستی وەزارەتی ناوخۆ و لێرشەوە پێنجیان لە ڕێی جێگیری سەرۆکی حکومەتەوە ئەمانە ناوەکان لە حکومەتەوە نێراون بۆ ئەنجومەنی دادوەری